بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دۆخی کەرتی غەزە دەکەین دوای ئاگربەست. دیارە ئەمڕۆژ خەڵکی غەزە بە لێشاو گەڕانەوە بۆ باکووری غەزە دوای ئەوەی کە ئاگربەست لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوو ڕاگەیەندا و وەڵامێکیش بوو بۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە پێشنازی کردبوو خەڵکی غەزە ڕابگوێزێن بۆ ئەردەن و بۆ میسر. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر گەڕانەوەی ئاوارەکان چمانەیەکی تێدایە و دەلالەتە لە چی و بە هەمان شێوە باز لە ئاگربەست و قۆناغی دوای ئاگربەست و ئایندەی کەرتی غەزە و ئەو سەرکەوتنە و بەرەنگاریش کە بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی لە غەزە بەدەستیان هێنا. ئەم پرسان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف و دکتۆر ئاوات ساڵح قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ میوانمان بەخێر بێن. سوپاسیان دەمتان دەکەین دکتۆر عەبدوڕەحمان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دوای ئاگربەست کۆمەڵێک دیمەنمان بینی هەم لە ڕارەزکردنەوەی دیلەکان لەلایەن بزوتنەوەی حەماس هەم لە بڵێن کۆڕەوی میلیۆنی گەڕانەوە بۆ باکووری غەزە و هەم لە خۆشی دەربڕنی خەڵکی غەزە. خوێندنەوەی بەڕێزت هەم بۆ ئاگربەستەکەەوە بۆ ئەو دیمەنانەی دوای ئاگربەستیش. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە براکەم. لەم بابەتە وردەکاری زۆر هەیە. باش ئەتوانی بڵێ وردەکاری لە دوای وردەکاری لە دوای وردەکاری یعنی تەفاسیل بە معنای کەلیمە لەم نمایشانە لەم ڕووداوانەی ئەم 2-3 ڕۆژی ڕابردووە توان بڵم لە هەفتەی پێشووە چکە باسی شێوەشقڵ و نمایشی وەرگتن و تەسلیمکردنەوەی دیلەکان ئیشارەتە بۆ ئەوە کرد پاشان مەوزوعی گەڕانەوەی خەڵکی غەزە بۆ شوێنی خۆیان بۆیە نەڵم وردەکاریەکان زۆرن وێنە وردەکانیاوە وێنە وردەکانی ناو ئەم نمایشە لە تەرەفی حەماس و هاوکاریانیەوە وێنەیەک نییە و دوان نییە و دەنیە و هەچەند سەرنج ئەدەی لە بەسیتین و کۆڵ لە هەر سوچ و کون و قوشبنێکی ئەم نمایشە سەرنج ئەدەی هەستەکەی دەرسێکی تایە هەستەکەی بەوردی دراسە کراوە. یعنی ئەگەر دەوڵەتێکیش لە ئاستی دەوڵەتە لەو پەڕی ئیسراحەت و ڕەفاهیەتە مەسەن دانیشتە بن دراسەی کۆبنەوەیکی لەو شێوەشقڵە دەور و تەسلیمکردنی دیلی ئەمان بە دیلی ئەوان و گەڕانەوەی هەدوولا بۆ لای بۆ شوێنی خۆیان لە ڕاستیە ئەگەر دەوڵەتێکی لەو پەڕی ئیسراحەت و ڕەفاهیەتە بۆ بێ بیل لەو مۆزوع بکاتەوە هەز ناکەی ئەوەنە وردەکاری بەکاربێنێ لە ڕاستیە. بەس ئەمان هەستەکەی هەموو شتەکانیان ینی بۆ نمونە هەر ئەو لافتەیە کە دایان ناوە لەو شوێنە لافتەکە تەماشاکەی پەیامێکی تیا هەیە لافتەی پشتی دیلەکان پەیامێکی تیا هەیە لافتەی بەردەمیان ئەوەی کە گوتووەتە ژێر پێیان ناوی لیواکانی پایامێکی تیا هەیە ناوی لیواکان بۆی ژێرپیان ئەوەی ژێر پێیان جارەوە وێنەی هەموو سەرکردەکانی زایۆنیە باشە هەرێکی لەوانە ئەوانەی کە دەوری سەلبیان هەبووە دەوری گەورە نەک سەلبیە چکە هەمویان دەوری سەلبیان هەبووە بەس ئەوانەی کە دەوری گەورەیان هەبووە لە وێرانکاری غەزە و ئینجاوەکو پشتیوانی مطلقی ئەو پرۆژەیە بوون کەوا غەزە کۆتایی پێبێنن حەماس کۆتایی پێبێنن بگەن بەو ئاوات و ئومێدە سیاسی و ئینجاکو عسکەریانی کەوا یا ئەو ئەمنیانی کەوا ئیسرائیل دیاریان کردبوو لە ڕاستی بۆیە ڕسمەکان ئەوەدانرا بوو کە ئەنەما ئەمانە کەوتنە ژێرپێی مجاهیدانی غەزە ئەوەی کە مەبەستیان بوو نەهاتە دی ئەوان ویستیان ئێمە لە ناوبەرن ئێمە بتوێننەوە ئێمە کۆتایی پێبێنن بەس لە ڕاستی شتەکە بە پێچەوانە دەرچوو ئێمە ماوین تام لە حەزەیە لافتەکەی پشتیان تەکیدەوە حتا جملەیەکی تایە کاڵێ بە هیچ شێوەیەک زایۆنی تاوانبار و مجریم سەرکەوتن بەدەست نایەنێ. اینجا حتا ئەگەر تەماشای جلوبەرگی دیلەکان بکەیت کە جلوبەرگی عسکەریان لەبەرکرا بوو حتا ئەو مەجموعە دیاری کە پێیان درابوو ئەو سیلاحانەی کە بەدەستی مەجموعەیەک حیمایی تایبەت و کە پێوترێت نوخبە لە لای ڕاستوچەبی دیلەکان وەسا بوو هەرێکێک لەوانە جارە سیلاحەکان سیلاحی ئیسرائیلی بووە ئەمە بۆ خۆی لە ڕاستیە ئیهانەیەکی ڕاستەخۆی سوپات تێکشکاوەکەی ئیسرائیلە کە ئەنەما ئێمە کاتی خۆی توانیمان ئەم چەکانمان بکەتە بەدەست فەرم و ئەوە چەک لە بەدەست ئێمە هی ئیسرائیل و بەکاری دێن لە دژی خۆتانە. اینجا جلوبەرگی عسکەریەکەیەت بۆ ئەسیرەکان کە ئەمانە جوندین بەڵام ڕیسوا بوون بەدەستی ئێمەوە دیلمان کردوون لە کاتی شەڕا هێدامان لە فەرموو لە بە خۆڕایش تەسلیمی دەستی ئێوە ناکرێتەوە. اینجا کابرای سەلیبی ئەحمەر کە هێن لەسەر کورسیەک دایان ئیمزای پێکەن و ناوەکانی تیا هەیە هەستەکەی ئەم وردەکاری بۆ باسی تەفاسیل وردەکاری وەکەم هیچ بەشێک لەو وێنە گەورەیە کە تۆ ئیبینی وسەرنجی لێدی لە ڕاستیە بێمەعنا نەبوو بێمەبەست نەبوو بێئامانج نەبوو جێ ئەوەیە کە کۆڵی دراسی ودێتیا بکرێت بە تایبەتی ئەو نمایشە عسکەری و ئەمنیە بەس ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگ بوو ئەتوانم بڵم خاڵی گرنگی ئەم نمایشە ئەوە بووکەوە لەناو قەرەباڵغی خەڵکا بوو هەزاران خەڵک لە ژن و پیا و مندەڵانی غەزە بەدەورە نەکەوە بووبوونەوە بەبێ ئەوەی کەوە نەک حەزەرن لێ ناکەن بەڵکو وان هەستا کە پارچێکن لە خەڵکی غەزە و غەزەش پارچێکن لەوان هەچی جێیشی دنیا هەیە
ببيع استثناء هاتشي أمن واستخبارات دنيا هي ببيع استثناء دائما لملتي خويا ترسي بلام حماس وهيزي تشكداري حماس وإنجا وكون نخبي كتيبة كاني قسام أو عن ترجع لملتي خواني بلكو استقان بملتي خواني كهستا كان خوشويستن جي متمانن جي ريزن جي تقدير بويا ببيك شو مشكلة بيتسو حذر لكن لناو كومل جاي خويانا أمن ما يشجع وربي يشكر شكان بيشاني هم عالمي دن كوات إيام كأما من كردو إنه نراتي ملتي خومانا كين بس أساسي أوي كوا أوان قناعة ببريار وبرنامج إيام هي فرمو دواي أو هم زر زيادة مادي وبشرية إن جاكو خلق أشياء بدم يعني وريزيان ليجي وبيشوازيان ليكا ودعاء خيرا بوكاو ممنون هلويستي أوانا أما راسي خالي كي جوري أصلا درس جور بشرية بوهري هزيك لم دنياية بتاعي أجر مسلمان نبير كنوا يا إنسان نبير كنوا درس لمواقع وربين بوان ناترس لنا قلي خوان بلام هي زكاين تل قلي خوان ناترس ديار أويك قلي خويا ترسيا ديار بالعصية كل بيامي كي بي برنامج كي بي بلاد كي بي كنا قلنا لك الخير ولك برجون دي ملتك خويا خالي دوم كو عزم كدي بوبر قدر يجيم كلبته بس أويك مهمة مسألة جناب إشارة بك المسألة أم قرانا ويب راسي موضوعي قرانا أما نجدي سنة وهر أمر تماشاك صدان فيديو قبله بوتو أخي يكودوان جنيه بلك كتنامو فيديو يكودو فيديو وانا صدان فيديو قبله بوتو دي سنة وكو ميداني شر وكو ميداني مفاوضات هادو كان كشني حساس وكشني قرصه وكشني هستياره وكشني انسان زحمتي بيتيا ميداني قرانا وش بخاكون اجتماعي خويا راستيا دي سنه درسي كتير نمايش كتير انجا كو دراسيا وكولي بابندبوني كتير بخاكون اجتماعي وبايمان وارادي خويا وباخلاق وقناعتي خويا بتاريخ وتراثي خويا سلماني كفعل امانه وكولي يعني اقربوا لحظه كيش قبول لكن انا خيماب منه وبس خاكون اجتماعي خويا بجاني يلا بله سپاسدەکەم کاکتۆر ئەو جەنابشت بەخێر بێ دەمەوێت بەڕەش بزانم پەیوەست بە ئاوارەکان پێشترەوە لە مێژوو ڕوویداوە ئەو کۆچی بە کۆمەڵی گەڕانەوەی ئاوارەکان دوای وێرانکاری یاخود ئەمە حاڵەتێکی دێگمەنە کە ڕوودەدا و پێی ئەمارەکان زیاتر لە 500,000 کەس ئەمڕۆ بڵێن بە لێشاوی بە کۆمەڵ بۆ باکووری غەزە گەڕاونەتەوە دوای ئاگربەست بنای خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ جەنابێت سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیە هەنگەڕانەوەی ئەمڕۆی ئاوارەکان بۆ خۆی دیوێکی تر بوو لە دیوەکانی سەرکەوتنی ئەم جەولەیەی شەڕ کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا ڕوویاوە ئەگەر ئێمە بگەیڕنەوە بۆ مێژوو طبعاً ئەمە جەولەی حوتەمینە تا ئێستا حەوت جەولەی شەڕ لە 1947ەوە لە 30 نۆڤەمبەری 1947ەوە کە قەراری 180 ئومەمی دەرچوو ئەرزی فەلەستین تەقسیم کرد بەسەر سێ بەشە 142.3 بۆ فەلەستینیەکان 157.8 بۆ ئیسرائیلیەکان و قودس و بەیتلەحم و ئەو ناوچانەشی دانا بە لەژێر وەسای دەولیە داینا لەو کاتە بە دواوەکە ئیسرائیل لە 48 دەوڵەتی خۆی ئیعلان کرد و لە 47ەوە بڵین کە تەطهیری عێرقی فەلەستینیەکان دەستی پێکرد لە فەلەستینا و فەلەستینەکانیان پاکتاو کرد لەسەر ئەرز و زێدی خۆیان تا ئێستا حەوت جەولەی شەڕ ڕووی داوە تا 7 ئۆکتۆبەر طبعا 6 جەولەی پێشتری شەڕەکان چەند فەلەستینیەکان هەزاران ئاوارە بوو هەتا لە ساڵی 48 زیاتر لە 700,000 فەلەستینی سپیانەوەی ئاوارەکانی 48 700,000 فەلەستینی 48 ئاوارە بووە تا ئێستا هەمی دەربەدەری وڵاتانە هیچی نەگەڕاوەتەوە خۆڵەن نیوەی فەلەستینیەکان لە دەرەوەی وڵاتن زیاتر لە دەرەوەی وڵاتن بەڵێ لە 48 700,000 فەلەستینی ئاوارە بوو دواتر لە 53 دواتر لە 67 حوزەرانی 67 دواتر لە 73 لە 80کان لە 90کان تا ئەم جەولەی حوتە موسوەسە ئینتیفاضەش هیچ کاتێک لەم جەولانەی شەڕە لەم گەڕانەی شەڕەکە کراوە چەند ملیۆن فەلەستینی ئاوارە بووە هیچی نەگەڕاوەتەوە بۆ سەر زێدی خۆی ئەمەی کە ئەمڕۆ گەڕانەوە ئەمڕۆ ڕۆژی حوتەمی ڕێکەوتن و ئاگربەستەکەی نێوان حەماس ئیسرائیل بووەکی لە بەندەکانی ئەوە بکە لە ڕۆژی حوتەمە زایۆنیزمەکانی هێزەکە ئیسرائیلیەکان لە شاری عەڕەشید بگەڕێنەوە و ڕێگە بدەن بە ئاوارە فەلەستینیەکان بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان لە شیمالی کەرتی غەزە لە باکووری کەرتی غەزە خۆی ئەمە طبعاً یەکەم جارە لە مێژووە کە فەلەستینیەکان وەگوتمان دوای ئەم حەوت جەولەی شەڕە ئەم هەم قۆناغی شەڕە چەند ئاوارە بۆ یەکەم جارە فەلەستینی ئەگەڕێتەوە بۆ سەر زێدی خۆی ئەمە دیوەکی تری لە دیوەکی تری سەرکەوتنەکانی 7 ئۆکتۆبەر و تۆفانی ئەقسایە جا ئەمەش حتا ئەمڕ چاودێرە ئیسرائیلەکانە و لاوەند و میدیا ئیسرائیلەکانە چۆن باسی دەکرا باسی ئەوە ئەکرا کە ئەیانوت کە ئەمە خۆی بۆ خۆی کە ئەمڕۆ گەڕانەوەی ئەم لێشاوە زیاتر لە 700,000 ئاوارەی فەلەستینی و کەرتی غەزە بۆ باکووری کەرتی غەزە
یان ئەمە خۆی بۆ خۆی یەکەم کوشتنی کارتی فشارە بدەست ئیسرائیلەوە تا ئێستا ئیسرائیل کارتێکی فشاری بەدەستەوە بوو بەسەر حەماسەوە کە ئەیوت ئەگەر بارمتەکان ئازاد نەکەیت من ڕێگە نادەم کە ئاوارەکانی باکۆری غەزە بگەڕێنەوە کە ئەمڕۆ ڕێگەی دا و ئەوانە گەڕانەوە ئەو کارتە لە ئیسرائیل نەما و کارتەکە سوتە بەس ئیسرائیلەوە ئیسرائیل ئەو کارتێ نەما کە بەکاری بێنێ بۆکو دژی حەماس بۆ بەردانی بارمتەکان ئەمە خاڵێکی تر هەر کە ئەمڕۆ لە ناوەندە ئیسرائیلەکانە باس دەکرام کە گەڕانەوەی ئاوارەکان بۆ باکۆری غەزە ئەمە خۆی بۆ خۆی ئەوەیە کە ئیسرائیل جارێکی تر پلانی نییە بچێتەوە ناو شەڕێکی تر لەم نزیکانە لەگەڵ حەماسە بۆکو ئەم شەڕێکە لە پێشتر دوای 7 ئۆکتۆبەر ئیعلانی کردو بەم شکڵ و شێوەیە جارێک نایشتە ناو شەڕێکەوە لەگەڵ بزوتنەوەی حەماس و لەگەڵ کەرتی غەزەدا و چەند بەڵگەیەکی تر کە ئەمانە کە بۆ خۆی کە ئەمانە و مەدلولی هەبوو ئەمڕۆکە ئەو فەلەستینەکان گەڕانەوە بۆ زێدی خۆیان 700,000 ئەمە بۆ خۆی وتیان ئەمە بەڕاستی فەشەلێکی گەورەی سوپای ئیسرائیلە کە 15 مانگە جێیشی ئیسرائیل و سوپای ئیسرائیلی لە کەرتی غەزە کە مەساحەیەکی بچووکی هەیە 40 کیلۆمەتر بە درێژەکەیەتی و چەند کیلۆمەترێک پانیەکەیەتی 12 کیلۆمەتر پانیەکەیەتی نەتوانراوە تا ئێستا کۆنتترۆلی ئێمە بکرێت کە ئەیانود ئێمە انتصاری مطلقمان بەدەستێناوە لە کەرتی غەزەدا حتى نتنياهو خۆی لە کۆتایی 2024 ئایوت يعني نحن على بعد خطوة من الانتصار تەنها یەک هەنگاو دووری لەسەرکەوتنی کۆتاییەوە حتى ئەمڕۆ لە کنێستی ئیسرائیلی هەنێک لە معارەزەکان و هەنێک لە کەسوکاری بارمتەکان بە بنگەفیر و ئەوانیانەوت ئەوەی کە ئێوە ئیدعاتان ئەکرد ئەتانوت یەک هەنگاو دوورین لە سەرکەوتنی کۆتاییەوە کامەیە جێیشی ئیسرائیلی 15 ساڵان لە کەرتی غەزا چیەکات ئەوەتە لەگەڵ یەکەم کاتژمێری ئاگربەستە بزوتنەوەی حەماس نمایشی سەربازی کرد لە پێش 7 ئۆکتۆبەر زیاتر و بەهێزتر و بەجەوهرتر و بەقوترەوە ئیستیعرازی کرد ئەگەر ئەمە جێیشی ئیسرائیل و سوپای ئیسرائیلی بانگەشەوە کە ئێمە سەرکەوتین بەسەر حەماسدا ئەمە بۆ لە شارعی ئیسرائیل و لە میدیای ئیسرائیلەکانە بەڕاستی ئەم پرسیارانە ئەو ڕۆژێت ئەم پرسیارانە لە نەتەنیاهۆەکەن کە بەڕاستی ئەگەر ئێوە سەرکەوتان لەسەر کەرتی غەزە بدەستێنەوە و ئەو ئامانجانەی کە لە 8 ئۆکتۆبەرە نەتەنیاهۆ ئیعلانی کرد کە ئێمە جەنگی لە پێناوە ڕائاگەیەنین و هێرش ئەکەینە سەر کەرتی غەزە هیچ جێبەجێ نەبوو یەکەمیان ئەوە بوو کەوتی ئێمە بارمتەکانی خۆمان بە هێزی خۆمان ئازاد دەکەین ئەوە بوو ئەمریکا و یعنی قواتی خاصی تایبەتی ئەمریکا لە سەرەتایی جەنگەکەوە داخڵی ناوکەرتی غەزە بوون و هەوڵیاندا تونێلەکان بدۆزنەوە قواتی خاصی تایبەت لەو مەجاالە نەیانتوانێت تونێلەکان کەشف بکەن و ئەو خشتەی ئەو خەرائیت و نەخشەی ناو تونێلەکان سەریان لەبەر دەرنەکرد ئەوە بۆ خۆی فەشەلێکی تری ئیسرائیل بوو ئەمریکیش بوو حتا هەموو ڕۆژاوە کە هاوکاری ئیسرائیل بوو بە مادی و بە معنەی و بە لۆجستیم و فەشەلێکی تری ئەوەی کە ئەوان وتیان ئێمە بزوتنەوەی حەماس قەڵاچەوەکەین و ڕێژەکەیش یەکەین لە کەرتی غەزە و حکومی حەماس کۆتایی پێهاتووە بەڵام بینیمان لە یەکەم کاتژمێری ئاگربەستەکە حەماس بە هێزی سەربازی و بە چەکی پێشکەوتوتری ناتفۆڕەوە کە بەدەست قواتی یەکەی نخبەی حەماسەوە بوو کە لە 7 ئۆکتۆبەرە لە ئۆردوگاکانی غیلاف و چواردۆری غەزە دەستیان بەسەرا گرتووە ئێستا ئەو چەکانە کە قوات کلاشنکۆفی بەشێکە لە کلاشنکۆفە لەو جۆرە سلاحی متەطەویری ئیسرائیلیە کە بەدەست نخبەی حەماسەوە ئەمە بۆ خۆی ئینجازی گەورەیە کە حەماس پێشکەوترین چەکی ئیسرائیلی دەست بەسەرا گرتووە و بەو بەرامبەر بە ئیسرائیلەکان شەڕەکات. سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر سەبارەت بە گەڕانەوەی ئاوەرەکان بۆ باکووری غەزە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا قسەی کردبوو دەڵێ غەزە کاول بووە بە کەڵکی ژیانکردن نایە دەبێت ڕابگوازرێن بۆ میسر و بۆ ئەردەن یعنی بۆچی تێڕوانی خەڵکی ژەوێ مەدەم ماڵیان کاول بووە هیچی بەسەریچۆنمەوە بۆ دەگەڕێنەوە ینی چنینەیەکی تێدایە هەموو وێران بووە پاژماوی جەنگە ئەسڵەن ئەو مەوزوعە ئەمریکا و ترامپ و بایدن و ئیدارە و هەتا ڕۆیداری حکوومەتی ئەمریکیەوەنە هەمویان ئەخاتە بەردەم پرسیارێکی ئەخلاقیەوە کە ئەوان بڕۆن بە ئەخلاق نییە لە سیاسەتە لە اقتصادا لە علاقاتی نێودەوڵەتی ئەوان بڕۆن بە ئەخلاق نییە تا بۆی بگەڕن وەکو مەصدەر وەکو مەرجە وەکو من تۆ بڕەمان پێ هەیە کەڵین کاکە بۆ منە ڕەحممان هەیە و سۆزمان هەیە و خۆشەویستیمان هەیە و ئینسانیەتمان تێیە تا ڕۆمانە ئەوان لە پەیوەندی سیاسیەکان و پەیوەندی عەسکەریەکان و
علاقاتی دیبلۆماسی هەر بەگشتی مرجعێک نییە لای ئەوان کە پێ بتری ئەخلاق لە ڕاستیە ئەجنا يعني پرسیاری گەورە ئەوەیە باشە ئەوەی ئێستا طبعا بە زمانێکی بەحساب بە زمانێکی عاطفی ئەمەی دەربڕیوە کە غەزە بە خەڵکی ژیان نایە و وەزع تێک شووە و کاول بۆ فەوزایە بۆ شوێنێکی ترەوەن زەحمە نەبێ 15 مانگە بۆم زمانە بەکار نایەن يعني ئەگەر ئەوان ئەخلاقیان هەیە لە سیاسەتە ئەخلاقیان هەیە لە مامەڵە لەگەڵ ئینسانە لەگەڵ گەلانی ستەمدیدە و ماڵکاول و ماڵوێران کراوە اینجا ئەوکو ئەیانوێ مووقیفێکی ئینسانانن بێ لە دژی لایەنێکی داگیرکەرە باشە 15 مانگ تا ئێستا بۆ ئەم زمانە عاتیفی و ئەم زمانە ئینسانیان بەکارنێنە لە ئاستی خەڵکی غەزە بۆ ئەم ڕەحم و سۆزەی کە ئێستا هەیەە ئەم عاتیفەکە هەیە نکاکە 2 مانگ پێش ئێستا 3 مانگ 6 مانگ ساڵی پێش ئەمان بەکارنێنن تاوەکو خەڵک تووشی ئەم وێرانکاری و ئەو کۆڵێ شەید و بریندارە نەبێ لەبەر لە ڕاستیە پرسیاری گەورە و وەڵامی گەورە لە مەوزوعەوەی کە مەسەلەی ئەخلاق ئەوەی کە پێوتێ ڕەحم بە ئینسان ئەوەی پێوترێ مافی ئینسان مافی ژنان مافی پیاوان مافی مناڵان هەچی مافەکانی تریشەیە ئەوانە لە ڕاستیە لە دەماغی ئیداری ئەمریکیانێ دەماغی ئیداری ئەمریکا لە خوار لە ئاسە شەعبێکە لە ڕاستیە دوو نوع ئینسان هەیە هەندێک کەسی هەر ئەمریکیە و خاوەن موقیفیشە لە ڕاستیە شتی باشی هەیە سەبارەت بە غەزە و بە فەڵەستینیەکان خەڵکی خراپیشمان هەیە و بەسەر متابعەمان کردەوە لەم ساڵ نیوی ڕابردووە لە ڕاستیە کاتێک کە ترەمپ ئەم قسەیەکە ئێمە هەر بە معنای ئینسانیەکە بە وەڵام ئینسانەکە وەڵامی دێنەوە بۆیشمان سلمان لە ڕاستیە بە عملی و بە مەیدانی کە ئەمریکا وەکو عەرزم کردی یەک زەڕ ئینسانی تیا بۆیە لە ساڵی پارە بشەرە ڕاوەسان یعنی کەواتە حتى ئەم زەخت و زۆری کە ئێستا ئەمریکایەکی لە ڕێگەی ترامپ و بۆ وەستانی ئەم شەڕە کە بەشێکی عەلاقەی بە ئەوانەوە هەیە ئەیانتوانی 6 مانگ پێش حساب بیکەن ئەیانتوانی ساڵی ڕابردوو بیکەن باشە بۆ شەڕەکان نەوەستان کاکە شەڕەکان نەوەستان بۆ کارێکیان نەکرد ئەلە قەلەوەکو خۆیان دەڵێن جاوان کەلیمەیەکی بەکاری دێن لە دنیای میدیا و دنیای سیاسەتە نایانەوە تەخفیزی سراح یان بەکارهێنانی هێزێکی کەم مثلا قوة غیر مفرطة طبعا لە ڕاستیە ئەمە دیسان لوعبەی یاریەکە بە ژیانی خەڵک بە کەرامەتی خەڵک بە وجودی خەڵک کاکە بەتایبەتی میلەتانی مسلمان میلەتانی دیندار میلەتانی دنیای ئیسلامی وبدڵنیایەوە لەگەڵ ئەمریکای جنوبی و مەجموعەی شوێنێکیشا بەکارهێناوە لەگەڵ یابان وەختی خۆی بەکارهاتووە لەگەڵ ڤێتنام و لەگەڵ کۆریا بەکارهاتووە من دەزانم بەس لە ڕاستیە لە ماوەی ئەم 40 ساڵی ڕابردووە 50 ساڵی ڕابردووە یان لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە تاوەکو ئەم لەحظەیە لەگەڵ دنیای ئیسلامە ئەم مووقیفە نائینسانانە بووە ضرورە خەڵکی کۆڵێ چاودێر و خەڵکی خوێنەر بۆ ئەم مۆزوعانە ئاگەی لە غیابی یا لە غائبدانی ئەم مەجال ئەخلاقیە بێ خاڵێکی تر ئەوەیە کە باشە ترامپ کاتێک ئەم قسەیەکە کاتێک ئەڵێ ئەو شوێنە بۆ فەوزا ئەو شتانە باشە لەبەرچی خەڵکی غەزە قبوڵێتی لەناو غەزا بمێنێتەوە ئەگەر لەژێر خێمەیەکیشا بێ ئەگەر لەژێر کەلاوەیەکیشا بێ ئەنجاکو ئەم بڕیارە بەدەستی خەڵکی غەزەیە کە لێ ئەمێنێتەوە یان نەمێنێتەوە نەک بەدەستی ئەمریکا نەک بەدەستی ئیسرائیل باشە لێرە ئازانی مەبەستێکی کێشی هەبووە لەم کاتا دوو مەبەستێکی سەرەکیکە هەبوو یەکەم جارێ ئەمریکا خۆی بەشێکە لەم ڕێکەوتنە بەشێکە لەم ئیمزایە بە حساب سەرپەرشتی ئەم ڕێکەوتنەی کردووە خۆی زەمانەتی ئەم ڕێکەوتنەکە کە جێبەجێ بێت لە خاڵی ئەوەلی تا خاڵی ئەخیری ئەگەر ئەخلاقی سیاسی ئەخلاقی ئینسانی لەلای ئەوان هەبێت چۆن لێرە ئەم بڕیارە ئەداڵێ خەڵکی غەزە پێویستە غەزە بەجێ بێڵێ ئەی باشە تۆ کاکە دوێنێ قەرار بوو کە خەڵکی غەزە بڕاتەوە شوێنی خۆی چۆن تۆ هەر دوێنێم قەرارە دێڵێ کاکە پێویست ناکە بڕۆنەوە با بچین بۆ ئوردن و بچین بۆ میسر ئەمە معنای ئەوەیە کە ئەمریکیەکانیش لە ئاستی ئیدارە و سیاسەتیانە هەر لەحظەی بیانێ وەکو یەهود وانە هەرچی ئیتیفاقی و ڕێکەوتنی هەڵیوەشێنە بەسەریەکە لە ڕاستی تام ئەمەش ینی کارێکی وا ئەکەن لە خۆیان وەلەو زەمانەت نییە وەلەو سیقە هەر نەبووە ینی ئەمڕۆژ کە حماس و غەزە ئەمریکایان قبوڵە وەک لەوەی بۆی کەوا زەمانەتی ئەم مەوزوعەکە ناچاریە ئەجینا خۆی بەشێکە لە شەڕەکە سەرکردایەتی شەڕەکەی کردووە هەر دوێنێ و پێرێ 1800 موشکی دووتەنی باشە قوربان ترامپ موافقی کردووە کە بچێت تەسلیمی دەستی نەتەنیاهو سوپاکەی بکرێ ئەخر باشە تۆ لەولاوە خۆ بەشێکی لە ئاشتیەکە بۆ بەشێکی لە شەڕەکە کە بەشێکی لە شەڕەکە بۆ بی بەشێک لە ئاشتیەکە ئەم نیفاق و دووڕوویە چییە لە ڕاستیە بۆیە ضرورە ئینسانی چاودێر ئینسانی چاوکراوە ئەم شتانە ببینێ وەکو خۆی وخۆڵی مامەڵی لەگڵا بکەوە تێبگا فعلا ئەمریکیەکان مەبەستیان خێر نییە مەبەستیان ئاوادانی نییە مەبەستیان ئاسوودەیی خەڵک نییە اینجا کو ئەوەش مەوزوعی تریشیان دڵدانەوەیشە لە ڕاستی ئەمەش بەشێکی تەسریحەکەی دڵدانەوەی ئیسرائیل کیان قەوارە دەوڵەت و دەسەڵاتی ئیسرائیلی دڵدانەوەی ئەوانە بۆ چونکە ئەزانەیە کە ئەم مەوزوع هەر جێبەجێ بە ئەمڕۆ بەیانی 700,000 بلێنە کەس ئەگەڕێن ئەزانێ ئەم مەوزوع جێبەجێ بێ ئەمەش کارەساتێکی دەرونیە کارەساتێکی سیاسیە
كارثاتك عسكرية كارثاتك دبلوماسية واستخبارية بالنسبة لإسرائيل كاتك حوصها زال قررته شوك بارزة بان هالرشيق الله جاري شيء فلسطين كان بويندي بينه وشمال غزة بلام هاتونا توا إن جاكو بردام وابوك أصلا ما نهر نمينن شجاوي كوازيات كانوا بزيادة شو بإسراعته إن جاكو بسرودو قراني وتنوى بشكر خواوة بذكر دعاوة بحزاران كسب شنو خايشي خويان أما لراستي دلدانا ويد أم دصلاتي تاوكو هسكا بوي كواشتا أمريكا بشتي أوا إيشتا فرصة لبدسها ماو كم وكل طلب كده ريجدن كم بروجا جورا جيب كنتي نياني زور هي بس سوارد بس هم حماس سركده كاني شيء يعني لو روجان ده فيديو كي يحيى السنوار بله خواهي جورا باش تشات بلابو أو دلالة دولتي لبري جنگ بو وشعرك شيء خوين دولة سر آزادي بله خوين نود بو تي بو بركوتنا كي قربان أوازن شيء أبي هرمنا أبي دياني وكو من وكو جناب دكتور دانشين دراسي أو جورا وين أنا بكين راستيا هذا شيء لو وأنا جورا هي وأنا جورا بو ملتاني مسلمان بو ملتاني آزادي خاص بو هردوشة ولا راستيا وأنا شيء بو هي استعمارية كان وأنا بالنسبة لنا وأنا سلبية كي كتير بجن الرمزكاني يمت شون أجين الرمزكاني يمت شون هلويست بيشان دن الرمزكاني يمت شون عشان ناو دوزخه وأجر حتى دوزخ يشبه بمعنى دنيا يكي تأمنه لبرامبر يا لبيناو بديهناني أمان جيب علي خويانا بوي مدلم أما لراسيها هتشن تماشي وينيك طبعا هندي يشتي بخوا خوي الله شيخه يعني لو لحظة من نساء وتصورهم لو لحظة كوال جنابي يحيى سنوار أو ويني جيراوة خويني وترس من بقرن إعلام بدوية ورس مكان قرطومات لو لحظة لو أنا التصوري أو أنا بيك أما تشي دندانة ويك بدوية خويا هني آثار وشنوارك جيدالي لو شعري شبوها تو بس لراسي حربيني خوينا وش شعرك أبو خوي معناه شيء جرى شعرك ويا الله همو درجايك سور اگر بتوی لخوتی بکیتوا پیوستی با دستکی خواناویه ابی دست خواناوی بگینا درگای آزادی لینا کتو آوا درگای آزادی لینا کریتوا اگر دست نچه بنا خونا با کردی کتو به خوان ببخشی داری آزادی بخوان آو ندری قد بد ناگری سر بخویی به فداکاری قد سر ناگری أجمع أو معناه هي لراستيا أمتى أو برزة ويستي بخوي وغيري خوي شيء بله جاتهم عشاك وسوس لحظة يخوانه يمشي على أمتى أو لو بري إرادة دم شاوكراي ساني شيء قشاوة بشوش روكراوة نمون بو نعبوز بو نبي طاقت بو نبي زار بو ندار رخاو إنسان يبو أصلا و تصورك كمان لما تزكي طبيعي ده شو شعر بو ما يخنته لكذا لناو دوزخك بوكا أمريكا وإسرائيل دولسيان كدوا لراسيا أما بينيشي جوري يعني كواتا سركل دكاني يما بو يلم سركل دكاني يما ما بس إسلام خوازاني دنيا يا قربا ملتاني مسلمانة أم سركل دجوري أنا بعرف بريخهم كم لجيان أنا ويني شي بيروزو خاون هولوستيكي بياوانا بونو لدواي مردنيشان أما بيت التراث أبيت الكولتور بو سركل دكان أقرب يعني أبيت الكولتور بو أويك لقناغي سربازية أقربيه بو يقال سبيني بوش بوكو قاعدة أولي درجي بويا من هستكم أم موضوع على راستيا بالنسبة إمام وانيشي جوري تياجا طبعا موضوع كتنها لخوانوي شعركو وينا قرتني كانية يعني قلت سرنج بي حتى أوصل لحظية كإيبينية للحظية شانا مدرعية كإيبينية تانشة كإيبينية كإسرائيل كانوا تيكشكا يعني كواتا أمتيا ولا ناو قرمي شركاية لناو تون كان أخوي نشار وتوا وكو خلتي بختانشي مثلا لزايوني عرب وزايوني كرد هاتون كانوا خويا شار وتوا لفتوني لكانوا خلتي عن بر الله كردو بدم خلتي غزة ونبونو إن جاكم بلادي عن فروشتوا نأوان كاكا جان لبيش خويني خويان داو هل خويني خوش أنا خويني جنيان من داليان كسكاريان بنمالين عشرتين داو لو بيناو بويا لم آخر جملة ما أمتى أو أبي أما خلقي آزادي خواز ومسلمان دابنش مزين تشيله في ربي. بس كم دي مخزمت كوتو سبارت بخونا كان ياجر بس بدوي هم جيبة كريا خود حكمراني غزة ديار لموضوع. بله سبارت. ياخدوزي فلسطيني جدوي وآخر بس تا. بله سبارت بقناع كاني آخر بس ديار قناع كان وق معلومي بريستان قبل أو كرياوة ريكوت النامكا طبعا سي قناعة هر قناعك لشلودو روش بيك ديت. لقناغية كما ديار روج حماس حور جارك سي بارمت آزاد دكات أي حوتي آزاد كردوها لروجي حوت ما أمرك روجي حوتن بو إسرائيل أبي جيش إسرائيلي شارع رشيد كشيته وهاتنا أمركم معوقات أندروس كردبو تشالين هالك أندروس شارع رشيد و قرية كان بريب ولا بلو خلقنا وانا بقرته وبالله مخلق خوي هموي بردي كاتي دروس كردو قرانا وبو منطقة خويان وبو باكوري كرتي غزة حتى بيرمان نتشين سنتين دو حوتي أكتوبر ولا
ئەم پ بدرێژێن پ زمان کەشەر بۆ خەڵکی باکووری غەزە ئاوارە بوو لە ناوەندە ئیسرائیلی و میدیای ئیسرائیلەکان یانود هذه النكبة الثانية یانود ئەمە بەڕاستی من نەکبەی دووەمە نەکبەی یەکەم لە 48 بوو کە 700,000 فەڵەستینیە کە دەرکران و ڕاگوازران و نەگەڕانەوە جارێکی تر وتیان ئەمەش نەکبەی دووەمە جارێکی تر ئەمانە گەڕانەوەیان بۆ باکووری غەزە مستحیلە بەڵام ڕۆ فەڵەستینەکان خۆیان جوابێنێنەوە و لە ناوەندە فەڵەستینەکانە وتیان هذه العودة الأولى وتیان ئەمە گەڕانەوەی یەکەمە نەک دووەم نیە بکۆمە گەڕانەوەی یەکەمە بۆ زێدی خۆمان و قۆناغێتیشی بە دووادادێ و ئەوان ڕاستی پشت ئەستورن و وەگەشتبینی گەورە لە شارعی فلەستینی و لەناو خەڵکی فلەستینیا هەیە کە بگەڕنەوە زێدی خۆیان سبات بە پرسیارەکە زیاد دوور نەکەوینەوە بە بنوودەکانی ئیتفاقەکە بۆ خۆی جێبەجێکردن ڕێکەوتنەکە لە ڕاستی ئەگەرێمە بگەڕێنەوە بمێژووە کاک حەکیم چەند جایتر ئاگربەست کراوە و چەند جایتر ڕێکەوتن کراوە لەگەڵ ئیسرائیلە بەڵام ئیسرائیل هەر جارێک بە بیانێک خۆی لە ڕێکەوتنەکە ئەدزێتەوە ئەگەر سەرنجی ڕێکەوتنی ساڵی 90 ئۆسلۆ بدەین کە چەند قۆناغێک بوو سەرەتا ئیسرائیل چەند قۆناغێکی جێبەجێ کرد بەڵام لە دواترە کە سەر ئەوەی دروستکردی سوڵتەی فەڵەستینی و پۆلیس و کۆمەڵ لە بن فەقەرەکان و کشانەوە ئەمانە ئیسرائیل بەخۆی لێک کشانەوە وەستانی ئیستیتان و ئۆردوگا جوولەکە نشینەکانمانە ڕیان بگرێت ئەمانە ئیسرائیل لە خۆی ڕاستی لێ دزیەوە جا هەر جارێک بە بیانوویەک خۆی دزیوەتەوە لە ئاگربەستەکە حتا ئێسش نەتەنیاهۆ یعنی بە دوای شتێک ئاگەڕێ بتوانێت ئیداری ئەمریکا ڕازی بکات کە خۆی لە ئاگربەستەکە بتزێتەوە ئەوەی کە ئیسرائیل ئەمڕۆ قبوڵی کردووە ڕاستی ناچاری بوو ئەو فشارێک کە لەسەر ئیسرائیل و لەسەر حەماس نەبوو ئەگەر بەبیری بێت 2002 ئۆکتۆبەر نەتەنیاهۆی وت حەماس زارێکی تر ناگرێتەوە بۆ دەسەڵات و کۆتایی پێت بەڵام چەند ڕۆژێک پێش ئاگربەستەکە پێش 90 مانکە کەوتە بۆ جێبەجێکردنەوە نەتەنیاهۆ خۆی وتی ئێمە چاوەڕێی حەماسین تاکو ئاگربەست قبوڵ بکات ئەمە 180 لە جیاوازی لە دوورێ دوانە باش بەس ئێستا دابەشبوون هەیە لە ناو حکوومەتەکەی نەتەنیاهۆ لە ناو ینی لە ناو قەواری زایوێنی سەبارەت بە ئاگربەست بەڵێ هەندێک سێ وەزیریشی دەستیان لە کارکێشاوە بەڵێ سێ وەزیر دەستیان لە کارکێشاوەتەوە بەڵێ دابەشبوون نەک ئێستا دابەشبوونەکە تاو بڵێن گەورە بووە هەر پێشتریش تەبەر لە 2012 انتخابات لە ئیسرائیل نەکراوە لە دوای انتخاباتەکە مدەیەکی ماوەیەکی زۆری پێش تا کابینەکە تەشکیل بوو و عنی ئینقیسامات و دابەشبوونی زۆر ناو کابینەکەشەوە لە ناو وەسەڵی سیاسی ئیسرائیل هەیە بەڵام ئێستا کە لەم ڕێکەوتنەوە ئەم سەفقە کە لەگەڵ حەماسا کراوە بەڕاستی ئەوانەی کە لەگەڵ هاوپەیمانی ڕازڕەوە تۆنڕەوەکان کە هاوپەیمانی نەتەنیاهۆ و حکومەتان پێگەێناوە لە بنگەفیر و سمۆرتیچ ئەمانە بانگەشەیەوەکەن کە ئەمە بەڕاستی ئەم سەفقە لەگەڵ حەماسا کراوە لە مەساڵحی حەماسە و شکستێکی گەورەیە بۆ سوپای ئیسرائیل و حتا سمۆرتیچ ئەمڕۆ دوێنێ وتی ئەو لێ دوانەی کە دۆناڵد ترەمپ داوێتی کە ئەڵێ بێ دانیشتوانی غەزە ڕابگوازرێن بۆ ئوردن و بۆ میسر ئەمە کارێکی باشە و پێویستە لە نزیکەوە دۆناڵد ترامپ ببینین قسەی لەگەڵا بکەین و تەشجیعی بکەین و زیاتر هاوکاریمان بکات بەڵام لە ناوەندە ئیسرائیلەکان ئەمڕۆکە قسەیان لەسەر لێدوانەکەی بنگەفیر و سمۆرتیجەکرد یان ڕاستی ئەمانە وەکو بەشێکە لە گرەی دەرونی کە هەیەە و خۆت زیینەوەی لە بەرپرسیارەتی و ڕاکردن لەو بەرپرسیارەتی کە لەم دوای 7 ئۆکتۆبەرەوە ئیسرائیل تووشی ئەم شکستە بووە ئەیانەیە مەم قسانەوە بەم لێدوانانە خۆیان لە بەرپرسیارەتی بدزنەوە و لە وەزعەکە عنی مەسئولیت هەڵنەگرن باشە بەزەوەی کە پێویستە بە وڵاتانی عەرەبی بەدەسەڵاتدارەکان پێیان خۆشە ئاگربەستە کراوە یاخود پێیان خۆش حەماس لە ناوچووبایە بۆچی هەندێکیان حەماس بە مەترسی لەسەر خۆیان دەزانن شارعی عربی و وڵاتانی عربی ئەگەر دەستڵک و سڵتە ئەگەر سێرکی سعودیەکان و ئیماراتیەکان و تا حدی میسرەکانیش ڕای خۆشیان لە حەماس نایەت و پێیان خۆش بۆ حەماس ناو بچێت بەڵام وەکو ئاگربەستەکە کە گەلی فەڵەستین و کەرتی غەزە لێی مستەفی دەبێت نەمبینی و ئاعتراضێکیان هەبێت و ناڕزایەتێکیان هەبێت حەماس لە ناوچووبایە دەسەڵاتی حەماحاتمەند دەسەڵاتی حەماسیان پێویستە بە چی علاقەی بە ئەو فکرە و ئایدۆلۆژیاوەیە کە حەماس یعنی ڕوتێکی ئیسلامیە حیزبێکی ئیسلامیە حەماس و لەسەر باڵی ئیخوان موسلیمین ئەژمارەکرێت ئایدیا و خەلفیەتی ئیخوانی هەیە لە ئەوانەوە و ئیخوانیش خۆت ئەزانی لە خلیجا لە میسر و لە وڵاتانی خلیجا
والإمارات ومانا حتى كمحمد مرسيان روخاند بهاوكاري سعودي وإمارات والدعم قوري وإلى بشتوى بكلم مصر صلاتي مرسيان روخاند وداي مرسيان أبو أقال روش إخوانا كانوا إخوان منع كرا ولا مصر أبويا أوان تشامبيان بكري ولا متى سنين توين ركري لحماس بكن وحماس راسي بوتا ماي جيجي شنازي بوها مو بحساب أمي عربي كويك إخوان إدعاء كان بوتا جيجي فخر شنازي كتاك هيزة كتائسة توانيوتي إلا تشلوحته التهجيري فلسطين كان أكريتو باكتاي فلسطين كان أكريتو زيدي خوان تاك هيزة كتائسة تواني بيتي روبرو إسرائيل بوسيتو وآوالي فلسطين بقرنتو بوناو زيدي خوي تتنا حماس بو أقل بزنوي حماس بيج روايتي أم مقاومة بلغريانا كيكات أما خالق براسي خالق يترك جرينجا كمراسيم تشكي بخير سر كاك حكيم أويك لكوتاي بيس 2020 مانج إيلولي بالسوار بو خطي كان تقديم كيرت إسرائيل كان فيه ترى خطي جنرالات بلاي جنرال كان جنرال كي ناوي ايلاند بو تقديم بيشكشي كرد بنتنياهو طبعا بلانك كان مرحله اخويا بيني وكان تايبدو باكوري غزه باكوري غزه حصارك وجمارويك تندي بخنا سر حيج هاوكاريكي مروي نقات ابي او خلقي كما ولا كوتاي بي وتاجي بيالن ده كاسيتيانا ما تو تدمير بيكونوا بكن معسكرك جارك يتر كس نقرته باكوري غزه امرو بقران نوي حوصها زاركز لدانشتواني باكوري غزه بو زيدي خويان بو جير خانو الرخاوكان يعني بو جير سقفاني كاشنا جيري وخيمي قلدن تيدام او بو خوي كامر لنا وندا اعلامي كان جيهانا باز ذكرها كما بيوترا فشلي خطي بلاني جنرال كان بو كدان ابو باكوري بله باش باكوري سبارت بزوتنوي فتح د صلاه دارتي فلسطيني اوان شو المعامله لما اقرب السدكن يعني بقونا غيدات وغزه الشهر حماس حكم رانا طبعا واقعك على حماس حكم راني كرتي غزه كاتوا اگر انتخاباتك ازاد وحر بكرت وصلك يعني هي ور بكرت توام بزوتنوي حماس لك روش اواش شعبيتي كناري فراواش اساس في غربيا شعبيتي زيادي كردو يسبر هنك لو اسيره كان دي كان كازاد كرين باش كان كوادير بيشكوتي بزوتنوي فتح كديان صار سجنان وزندان اسرائيل تايسنيان تو ازاديان كان بلا كان يوانيش ازاد بلا وكو اقر بستكم من سلطه فلسطيني بيجواز لا اقر بستك كاد وحتى يكم روجيش محمود عباس سلطه فلسطين ريان كان كيما امادين د صلاتي كرتي غزه بقري دو دست كلام خلق قبولت بيد خلق غزه قبولي بيماني اوان راسين لنا رحترين كات على بانزا مانجي كلاجير سخترين بوردمان و پێشکەوتوترین چەک و تەکنۆلۆژیا بەکارهێنرا و باراندیان بەسەر ژن و منداڵ و خەڵکی مەدەنی کەتی غەزا کەس هاوکاریان نەبوو بۆیە ئەویان بە هیچ شێوەیە قبوڵ نییە بەڵام لە دوایەوەش کە ترەمپ ئەو لێدوانەی داوای کرد کە کەرتی غەزە بە خەڵکی ژیان نەماوە دانیشتوانەکەی لە سینا و لە ئوردون جێبەجێ بکرێن سوڵتەی فەرکیروانی کە ناڕازی بە سوڵتەی فەڵەستینی بوو وتی بە هیچ شێوەیەک مەشتێمان قبوڵ نیە ئەو ترەمپ ڕەت ئەکەینەوە ڕەفزیەکەین بە پرۆسەی ئاشتی دەست پێ بکرێتەوە و دروستکردنی دەوڵەتی فەڵەستینی دروست بکرێت هەتا میسریەکانیش و ئوردونیەکانیش و جامیعەی دووەلی عەرەبی و منەظەمەی تعاونی ئیسلامی هاریکاریی هاریکاری ئیسلامی ئەویش ئەوانی ژوتیان کە پێویستە پەلە بکرێت لە دروستکردنی دەوڵەتی فەڵەستین کە پایتەختەکەی قودسی شەرقیە و ئەوەی کە نەتەوەی گرتوەکان و ئومەی متحیدە لە دوای 1967 بڕای لەسەریاوە. سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە لە دوایی بڵین هەر لە سەرەتای گەردەلوول یاخسا لە 7 ئۆکتۆبەری 2020 خوێنەوەی زۆر دەکرێت ئێستا لە کوردستانیش خەڵکێکەیە خوێندنەوە دەکات دەڵێن حەماس هەڵا بوو هیچی دەست نەکەوت جگە لە کاولکاری و شەید بوونی زیاتر نزیکەی 47,000 کەس و برینداربوون زیاتر لە 110,000 کەس یعنی دەڵێن ڕوبەڕوو شکست بۆتەوە یعنی ئەگەر بە پێوەری ئیسلامی بێ شکست چییە سەرکەوتن چیە ینی بە خوێندنەوەی ئەو جەنگە و تا ئەگەر بەستەکەش خۆی ئەوەی کە مهمە ئەم مۆزوعە لە دنیا بۆتە دووبەرە ینی بۆتە بەرەیەکیان ستەملێکراوە خاکی داگیرکراوە ساڵێک نیە و دوو نیە و 76 ساڵە 76 ساڵە ئەم زوڵمستەمە بەردەوامە تا ئێستا اینجا نزیکەی 16 ساڵ لەگەر باسی غەزە بکەین خۆی لەژێر حەسارەیە حەساری ئەرز و ئاسمان و دەریا
بويا يعني اويك مهمه تايبته بفسيارك جنابته يعني اصل وايا اما تقول لو سو تماشي ام روداوكين كما وي حفتا وشش طال ام ظلمه بردوامه بس هندي كسي لراسيه يا اخوي جيلك يا هلا اساسك جيل يترم انا بدرني يا انا ولا خلبه جيل زاني وهذا خلط شاوناك خل لشكان تيناقا معنا جا هرجي لمسي فتنا شينا بو انسانك بحساب خوي بتشاكو زاني خوي بدم راسي خلق زاني جاوكو سياسي كم خصانك ياكو ملايك كم خصانك يا كسي كتر هي بويا هني وهي بس لحوتي اكتوبر وموضوع كارو يعني بيش شاشي اكتوبر لا كل صري وتر مشكي خويا وكو خاك وكو جغرافيا وكو تاريخ وكو تراث وكو قل وكو اجتماع وكو شنو شيء مقدس كبيوتري مزقوتي اقصى وقدس وانا اما انا هم اللي مشكي خويا صري وتوا هاتو بس لحظيه كميه حوتي اكتوبر ام غزويه كرويداوا بس ليو تماشايك اقل رابردونيه طبعا برلينيا كسك لو رجوع تماشايكات نشي تيب قال الرابدو بزان شي رويداوا شي رويداوا طبعا برلينيا ولا حماس سركوتونا بو حماس جيشلي جراو حماس خطاي او بو طبعا لا هم كردي زايوني ما هيك مقصيكا وعربي زايونيش ما هيك بزاني الزانيه وانا يقصانا لكن جان انا يضلين حماس صلبوا بزاني الزاني اجاب على ذكرت او لو موقفي كلن حماس هلبوا بس موضوعه هنا الحماس هلبوا مشكله قال لوين اقد في باسي هلا اكي لراستيها هلا سنوري هي باش برا اگر باسي هلا كل استراتيجي لوجودي لفكري لمبدئي لاخلاقي لهلسكوتي لديني اكيد اما موضوعي كثر شو موضوعي مساله هلا بشكل الانسان لا شنو كابجاتو انسان كي سياسي بي يا انسان كي كومالاتي بي هلا وجودي هي بس راستيا وركاكا لبالي هلا تفسيري كاكلي قصي كاكلي لباليا كحماس حقا كحماس جشلي جراو وخطاي ان بو او كتحملي هم خانوا رجاني هم وكل خوينيكات تنا حماس طرفي مقابلني جاوي كم بيوركس يشون كان عندك بيوري بلين سركوتنا كلك غزة لشهيد بني يوم خلقه يعني دلن سركوتنا كتيهم خلق شهيد يعني بيوركس بيوركا بعد كم جرى بيش مشتي أبان أوي قصل لم موضوعات جرى بيوسي بو هي كتوزي أقداري ميجوبي أقداري ميجوي مسلمانان به ميجوي مسلمانان لا كم باسي دهزة صال بيش سناكم باسي أمتي محمد كم عليه الصلاة والسلام لما أوي 1400 صلاة هتيت جهاد كروي داوة وركاك هر لبدر وأحد وتماشابك حتى وكو أجاتا حتى أجاتا جنجي صليبي كان حتى أجاتا استعماري برتغالي وإسباني حتى أجاتا استعماري فرنسي وإنجليزي حتى أجاتا استعماري أمريكي وإسرائيلي أم هزار فاصل صغار حتى أجاتا حتى الشري مغول وتتارو أنا أما أنا هم تماشاك كاك جان دائما كومل جاي مسلمان هذي كم تربوه تشكي كم تربوه شماري كم تربوه بپیوەرە دنیای مادیەکە نەیتوانێت بەرەنگاری دوژمن بێتەوە بەڵام خۆشیان ئامادە کردو و بەرەنگاژی بوونەوە سەرکەوتنیشان بەدەست هێناوە تۆ ئەگەر ئاگاو لەو مێژوە بێ پاشان ئاگاو لە پێوەرە شەرعیەکان بێ ئاگاو لە پێوەرە واقعیەکان بێ لەڕاستی ئەم جۆرە قسانە ناکرێت نە ئەم جۆرە تەحلیل هەڵەیەکێ نە ئەم بوختانە نەشێت مناڵم هەڵێ لەڕاستی ئەمە بوختانە کە ئەکرێ بۆ حەماس و ئەکرێ بۆ جیهاد و ئەکرێ بۆ گەلی فەڵەستینی لەڕاستیە بۆیە ضروري ئەمە کۆڵ لە ئێستا ڕوانگە پێوەرەکە لای زۆر باشە پێوەرەکان بەعاتی پێوەرەکە جانویستم بگەمەوە مەسەلەی سەرکەوتن طبعا ئەو لای خەڵکێک کە زایۆنیانە بیرەکاتەوە تحليلي أو عن قبولك أو ترجميك أو عربي ترجميك أو إنجليزي ترجميك أو كردي حتى أقعد تركي ونازم شو أنا كأمريكات بيورك أو بيورك دنياي ومادي يعني لتصوري أو كدك تو دفاع لخاشي خود كداجير كراوة دفاع لخلشي خود كودرنا دفاع لديني خود كإهانة كراوة دفاع لشونك مقدس وكمزجوتي أقصى كجيربي خراوة كاتت ماشي ما لقى كاد الدفاع لممكن نبي خين برجع نابي خلطوشي زرع وزيان بي نابي شار ويران بي نابي لادي ويران بي لكاد كما بيتشوانيه بعقل بيتشوانيه بمنطق بيورا كاين سركاوتنج بعد زبراي خوكم بوش تكا كرت كمو اما تماشي وكن كاكا من تماشي حفتاش صلناكم باشا وسول او كوتايبينا شكو باس مانك من تماشي 15 من يرا بردوكم ل 15 من يرا بردوا هاتشي هذه دنيا هي دوله الدنيا هي كلا بشي اسرائيل وبو يقسان كردو قصا كان مجموعه لقيلي بوتو وتو انا نابي حماس جاري بيتو ميدان نابي خلشي اواربتو شوني خوي شر وستاني نية كردنوي حدود نية أودان كردنوي نية إلا أبي بوش وشقلي بكيم أماني بلام توسيدك لم ريكوتنا نكهل الريكوتنا لواقعيشا لميدانيشا وتيان شرنا وسين شرين وسان بانزم أن هالرشي وكن كشر وسان نية مطلقا بلام وسانديشا أما بشكل سركوتناك وتيان جاري كترو باري كتري يك غزي بويني برتو بقرتو بلام قرايشو وتيان درجاي يرمتينا كنو درجاي يرمتيشان كردوا
وتیان دیلەکان بە سەلامەتی تاک تاشیان خۆمان ئەچین وەکو مووی ناو مەزدەری دێین و سەلامەتی تەسلیمیان نەکەنەوە نەیانتوانی دانەیەک ڕزگارکەن ئیلا بۆ ئەبووە لە ڕێگەی ڕێکەوتنەوە نەبێت و دەیان خاڵیتر برێزب ئەمانە تەماشاکی هەمووی داواکاری جا ئیسرائیل و ئەمریکا و هاوپشتیوانەکانی کەوایەنەوت حەماسی و مجاهدینش بەعکسەوە ئەیان ئیلا بێ ئەم شتانە ئەمانە خاڵی جەوهەرین پەیوەستە بە بوونی ئێمەوە بەمانی ئێمەوە بە وجودی ئێمە ئەبێ ئەمانە بێتە دیگەنا مۆزوعی شەڕاوەستان نییە کە بێژبێ ئێمە لە ساسە زەلیل یەکەین و ئامادەژین ئەم زەرە بین لە خۆمان بین لە کەرامەتی خۆمان تاریخ خۆمان ئەو لە ڕێکەوتنەکە ئیسا هەمووی حوزوری هەیە فەرموو لەماوەی ئەم دوو هەفتەی ڕابردووە ئیسرائیل مەمنونە لە ڕێگەی ئەمریکاوە مصر لەگەڵیانە قەتەر لەگەڵیانە ئەم وەضعیانە بۆ طبیعی بڕەبووی ئەسیرەکان دیل ئەگەر بە ڕووفات بە ئێسکوپریزی بە سەلامەتی بگاتە دەستی ئیسرائیلەکان کات لێرە ئایا ئەگەر ئەمە سەرکەوتن نەبێت فەسیلێک حرەکەیەک حیزبێکە بەرەز ئەم حیزب بەرامبەر بە هەموو دنیا ڕاوەستاوە داواکارەکانیشی هەموو چۆتە ناو ڕێکەوتنەکەەوە ئیمزاش کراوە بە مەمنونیش جێبەجێیەکەن کەواتە لە تەسەووری ئێمە لتصوری ئێمە بەڵێ حماس سەرکەوتەی بەدەستێناوە بەڵام زەرەوزیانی مادیش بووە شەهیدی زۆریشان داوە بریداری زۆریشان داوە تۆ لە پێناوی ئامانجێکی باڵا پێویست بە خوێنێکی زۆر هەیە پێویست بە هەوڵێکی زۆر هەیە پێویست بە زەرەوزیانێکی زۆر هەیە ئەنیمێت تەقبولی ئەم حاڵەتە بکەیت بۆ چکۆتە بەرامبەر بە دوژمنێک وەستاوی ئەم دوژمنە حساب بۆ هیچ ئاینێ ناکە حساب بۆ هیچ ئەخلاقی ناکە حساب بۆ یاسا و ڕێسایەک ناکە بۆ ئێستاش قاچاق بووە تا سەرۆکی حکوومەتەکان قاچاق بووە لە دنیا ئەو هەموو خەڵکەکە ئاگادار لەناو خۆیانە معارەزە بۆ محکەمەکردن بۆیە منەڵم بە شتەکە کۆڵێ بە ئینصاف و تەماشای مۆزعە بکەی خاصە کەسێکش کە ئیدعای دینداریەکە ئەبێ بە تەسەوور دینەکەش کاکە ئەمە صراعێکە لە بینی مسلمان و غیرە مسلمانە لە بینی مسلمانێک کە خاکی داگیر کراوە نامسلمانێک کە خاکی داگیر کردووە ئەرکا کە تۆ سەرنج بە هەتا سەرنج بە لە شکلی ئیسرائیلەکان شکلیان هەر شکل لە خەڵکی منطقەی ناشن برات و بهات بیلەوە کەیتەوە من شو هەم لە مایم 50 ساڵ ڕابردووە شکلیان یا ئۆکرانیە یا نەمساویە یا ئەرجەنتینیە یا ئەمریکیە یا کەنەدیە برا هەر شکل لە خەڵکی منطقەی ناوێ هەر ناوەکان سیمۆتریج آخر ما كاك بن عبد الله وعبد الرحمن أحمد منه سيموتريز ليشو عبد الله محمد أحمد ليشو ننايم اللي رأيتشي نشكل اللي رأيتشي ندين اللي رأيتشي نأخلاق اللي رأيتشي لك شو زاوك والله هاتشي شازي أم دنيا هاتشي عصابات وسرسري أم دنيا هي هم يعني كوكر دولة رجع لفلسطين داينان استا فلسطينيش كداجير كراوة بوتا معسكري كي پڕ لە چەک و تەقەمەنی کە لە ڕاستیە نوێنەرایەتی حەزارەتی ڕۆژئاواکە با حەزارەتی ڕۆژئاواش هەندێک خاڵی ئیجابیشی دائمە ئینکاری خاڵە ئیجابیەکە ناکەین بەس بەنسبەت ئێمە بەڕاستیان خاڵی سەلبیە بینی بەنسبەت گەلانی مسلمانەوە خەڵکی فەڵەستینەوە بە خەڵکی کوردستانیشەوە لە ڕاستیە تاک و تەرایەک هەندێک مەواقیف هەیە کە شایستەی تەقدیرە ئەجینە لە ڕاستیە لە ئاستی هەمومانە ئێمە شتی خراپەکەمان بینیوە یعنی ئەوەی کە حەزارەتی غەربی کە هەچی سەلبی هەچی خاڵی سەلبی ئەوان بەسەر ئێمە ساغیەکەنەوە بە تایبەتی تاقیکردنەوەی چەکەکانیان بۆ ئێماڵێن ئەوانەی کەڵن حەماس سەرکەوتوونە بووە لە ڕاستیە ئەو کەسانە خۆیان لە معنای سەرکەوتن حاڵی نابن پێناسەیان نییە بۆ سەرکەوتن تێناگەن نەبە بە مەفهومە شەرعیەکە نەبە بە مەفهومە مادیەکە نەبە بە مەفهومە عەسکەریەکە حەماس و شعبی حەماس خەڵکەکەی خەڵکە ڕەشوڕوتەکە خۆی بە سەرکەوتووە زانێ ئەگەر حەماس لە ئیزلایەتێکی سیاسی و تەحلیلی سیاسی تایبەتەکە ئەی خەڵکە ڕەشوڕوتەکە سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە لێکەوتەکانی 7 ئۆکتۆبر لەو ڕۆژانەش بەرنامەیەکە بوو لە کەناڵی زیرەکە یەکێک لە بڵێن فەرماندەکانی قەسام قسەی کرد دەڵێ ئێمە پێشتە زاناری هەواڵگریمان نەبوو کە قەوارەی زایۆنی بەنیاز بۆ هێرش بکە بۆیە ئێمە ئەوان دەست پێش خەریان کردو بەس لێکەوتەی زۆری هەبوو چ لە جەنگەکە چ لە ئەوەی کە لە سووریا ڕوویدا چ و جەنگی کە لەگەڵ حوسیەکان پێ دوای لێکەوتەی تریشی دەبێت لەگەڵ پەیوەندی ئیسرائیل وڵاتانی عەرەبی بەڵێ وڵا 7 ئۆکتۆبەر پێم وایە ینی لە دوای 7 ئۆکتۆبەرەوە چۆن 11 سپتێمبەر جیهانێکی تری هێنا واقعەوە و گۆڕانکاری گەورە لە هەموو ناوچەکە و جیهانە ڕوویدا ما 7 ئۆکتۆبەر لە شەرقی وسەطا گۆڕانکاریێکی جزری هێنا ئاراوە و لە دوای 7 ئۆکتۆبەر کۆمەڵێک گۆڕانکاری ینی زۆر هاتە ناوچەکەی بەدۆخێکی ناسەقانگیر و جەنگا تێپەڕی و جەنگی 7 ئۆکتۆبەر پەڕیەوە بە چەند وڵاتێکی تر هەر لە فەلەستین و لە غەزا نەمایەوە بەڵکو چووە لوبنان و لە لوبنانی زیانێکی زۆری بەرکەوت و پاشان مەشغوڵبوونی بەرەی رووسیا بە جەنگی ئۆکرانیاوە و ئێران کە زیاتر بڵێن بەینی بەرەی مقاومەیە کرد و کە حیزبوڵڵا کە موالی بوو بۆ ئێران لە زیانێکی زۆری بەرکەوت لە لوبنان و پاشان بە دوای ئەویشان نیان پەرژاستەر بەشار ئەسەد و بەشار ئەسەد سوڵتەی بەشار ئەسەد لە هەفتەیەکە کۆتایی پێ هات و ئینهیاری کرد و ڕما بۆ خۆی دەرهاویشتەیە و ئەمە هەمووی لە دوای 7 ئۆکتۆبەرەوە بەڵێ ئەمانە وەکو تەسبیحێک چۆن بچڕێت درکانی بۆ دوێکەیە دەخوارەوە ئەو پلانێکی ناوخۆیی حەماس چونکە لەو ڕۆژانە محەممەد جاواز زەریف یاریدەری سەرۆکۆماری ئێران وتی حەمازەوەشی لێ تێکداین کەوا بڕیار بوو ئێمە لە 19 ئۆکتۆبەر کۆ ببینەوە لەگەڵ ئەمریکا سەوار بە دانوستانی ئەتۆمی
حماسەوەی کرد ئەوەشی تێکدا ینی پلانێکی ناوخۆیی نیشتیمانی فەڵەستینی بوو. پلانێکی خۆڕستی حەماس بوو نەکات ئەمریکا جواز زەریف لە داڤۆز پێرە ڕایگەیاند هەر پێشتریش لە دوای 7 ئۆکتۆبرەوە کە هێرشی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە ئیسماعیل هەنیە سەردانی تارانی کرد لای خامنەیی کە داوایان کرد ئێران ڕاستەخۆ بەرزاییداوە جەنگەکە بکات خامنەیی تا بە مەرحومی ئیسماعیل هەنیەی وت کە ئێوە پرسان بە ئێمە نەکردووە شەڕتان لەگەڵ ئیسرائیل ڕاگەیاندۆ شەڕەکە خۆتان دەستان پێ کردووە بۆی ئێران ڕاستەخۆ تەداخلی شەڕ ناکات ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆتایی 2023 ئەوانە ئەو کاتە ئابۆ شێوەیە بوو بەڵێ حماس بۆ خۆی دیارە ئەوژی کە ڕیان گەیان کە ئێمە معلوماتمان هەبووە کە ئیسرائیل هێرشەکاتە سەر ئێمە و کۆمەڵێ پلانی گەورەی بەدەستەوەیە ئەمان پێشدەستیان کردو و بەڕاستی کۆمەڵ لێکەوتەی زۆریە بوو یەکەم لێکەوتەکان ئەوەیە کە ئیسرائیل ئیرادەی ئیسرائیلیان تێکشکان ئیسرائیل کەوەی کە چەند ساڵە ئیدعایەکە دەیان ساڵاڵێ ئێمە جێشێکمان هەیە جێشون لا یقهر جێشی ئیسرائیلی تێک ناشکێم جێشە ئەوە دروشمەکەیان و بەڵێ جێشە کەس نایبەزێنیان و ئێمە موسادی ئیسرائیلی یعنی ئەزانێ هەموو کەسێ بیر لە چیە کاتەوە ئەوان خەرقی موسادی ئیسرائیلیشیان کرد و هەواڵگری ئینیشیان کرد و هەتا ڕێزەرکایان جێش کە دەست لە کار کێشایەوەوتی ئەم ڕووداوای 7 ئۆکتۆبەر هەتا ژیان نابم و هەتا مردن لەگەڵ مامێنێتەوە و ئازارمەیە بەڕاستی ئەمە بۆ خۆی کێ لێ دەکەوتەکانی ئەوە بوو کە جێشی ئیسرائیلی تێکشکان هەیبەتی ئیسرائیل لە هەیبەتی ئیسرائیلیاندا ئیسرائیلیان بچوو کردەوە ئەمەزۆکو ناوبانگەکەشی کە پێشتر خۆیان بە مازلوم پیشاندە لەمە دۆکو ینی دەوڵەتێکی تیرۆر و ئەوانە لەسەر ئاستی ڕایگشتی پێناسە کراوە بەڵێ پێشتەیش ئیسرائیل ینی گوێ بەڕێکەوت ناوێنە دەوڵەتەکان نەیەوە پێشەی کاری کردووە یعنی مافەکانی مرۆی پێشل کردووە تاوانی جەنگی کردووە بەڵام لە ڕاستیە لەم حوجەولەی شەڕا کە تا ئێستا کراوە لە 47ەوە هیچ کاتێک وەک ئێستا یعنی ئیسرائیل هەم زیانی بەرنەکەوتووە و هەم تاوانی جەنگی ئەنجام نەیەوە ئەوەی کە خەڵک گرنگە باسی بکەم ئەگەر ڕێکەوتنەکەی کەوەی کەڵێ حەماس شکستیە ناو ئیسرائیل لە ناوەندە ئیسرائیلەکانە ئەڵێن ئیسرائیل شکستی هێناوە خۆیان وا دەڵێن یعنی ئەمڕۆ لە کنیستی ئیسرائیلیا یەخەی بنگەفیریان گرتن بوو کەیانوت تۆ ئێوە ئەڵێن سەرکەوتن کامە سەرکەوتنەکەی لە وەزیرەکانی ئێوە ڕێگەدەن گوتۆ پارە چۆ بۆ حەماس کامە سەرکەوتنەکەیە ینی ئەم قسەیان پێ ئەوتە ئەوانش خۆیان لە بەرپرسیارەتی ئەدزیەوە کاکە حەکیم ئەگە ئێمە سەیرێکی ڕێکەوتنی ئاگربەستی نێوان حەماس ئیسرائیلکەین بە سەرپەرشتی ئەمریکا قەتەر میسر لە سێ قۆناغ پێگاتۆ کۆمەڵێ بەندی و فەقەرەی زۆری تایە ئەگەر کەس بە بابەتیانە ئێمە محایدانەش سەیری ئەم هینە بکەین ئەم ئاگربەست و ڕێکەوتنە بکەین سەیرەکەی داواکاریەکانی حەماس سەپێنراوە لەم ڕێکەوتنا و لەم ئاگربەستان نەگەوانە ئیسرائیل. سوپاس دەکەم کاکتۆر دوو خولەکێکمانەوە بەزەگر بە کورتی خوێنەوە بۆ بکەین ئەوەی کە حەماس سەرکەوتنی بێت سێنا ئەوەی کە لە سووریا ژووریا بەهاری ئیسلامیەکانە و بۆ پەندەکانیش لە ڕووی گەلەوە لە ڕووی سەرکردەوە لە ڕووی پەروەردەوە بۆ ئێمەشتی زۆری تێدایە بەعرض دەکەم ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کەمتر لە 4 ساڵ سێ سەرکەوتنی گەورە تۆمار کراوە کە خەڵکە میلەتانی مسلمان کردویانە ئەفغانستان بەرامبەر بە ئەمریکا سووریا بەرامبەر بە ئەسەد و هاوپەیمانەکانی ئەسەد حەماس و مجاهدینی غەزەش بەرامبەر بە ئیسرائیل و ئەمریکا و ئەوەی کە لەو فڵگا ئەسوڕێتەوە ئەم لە ڕاستیە ئەگەر تۆ ئەگەڵێ بە ژیرانە ئەوە ژیران تەماشای ئەم ڕووداوە تازانە بکەین ئەتوانین بڵێ ئەگەر ئیسلام خوازانی وڵاتانی تر دەوروبەر سوود ببینن لەم ڕووداوانە و ئەسڵی ژوایە دراسی بکەن ئەسڵی ژوایە بیخێنە ژێر کۆڵێ وردبینی خۆیان بزانن لە کوێ ئەتوانن سوودی دەرونی و فکری و سیاسی و کۆمەڵایەتی و حتا عسکەری و ئەمنی ئەوانە ببینن لەم ڕووداوانە تاوەکو بتوانن ئیسفادە لەکەن لە وڵاتانی خۆیانە تەنها علاقەی بە شوێنێکی دەریکا شوێنێ منەڵم گەلانی مسلمان ئەبێ سوودی لێ ببین ئەتوانن بیکەن بە سەرەتای بەهاری کاری ئیسلام خوازی و شۆڕشی ئیسلام خوازی و ڕزگارکردنی گەلانی مسلمانی ئیسلام دیدە ئەتوانن ئەگەر بیانەوە بەس ئەم ئەگەر بیانەوە بێ لە پاڵە کۆڵێ زیاتر وردی کە فعلا ئایا ئیسلام خوازانی دنیا ئەیانەوە ئەم تەجربە دووبارە سێبارەکەی زۆری تێدایە وانەکان بە عەرزی برای خۆم بەتایبەتی بە عەرزی برای خۆم بەتایبەتی ئاستی سەرکردایەتیە سەرکردایەتی حەماس بە معنای کەلیمە سلماندیان حەماس و جیهادیش سلماندیان ئەوانە شایستەی ئەوەن کەوا خەڵکی غەزە چاویان لێ بکە
بەگوێیان بکە لەژێر قیادی ئەوانە جیهادیش بکە جەنگیش بکە ئاشتیش بکە ئاوادانیش بکە ئاسوودەیش بڵاو کاتەوە شایستە ئێوەن لە ڕاستیە دەیان نمونەشمان لەو مەجاالە هەیە نمونە بۆ نایانەوە چکە هەر بۆ خۆیان هەر ناوبردنیان بۆ خۆیان لە ذاتی خۆیان ئەبنێ نمونە بۆ ئێمە بە غەیری ئێمەش ئەگەر لێکەوتەیەکی تر ئەوەی کە حوتی ئۆکتۆبر تۆفانی قسە هێنایە ئەکایەوە ئەوە بوو لە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا قەزەی فەلەستینی کە بووبوویەوە و یعنی خەریوە کوژایەوە بەڵام لە دوای حوتی ئۆکتۆبرەوە قەزەی فەلەستینی لە هەموو دنیا بۆتە قەزەی یەکەم و هاتۆ بەرباس و لێکۆڵینەوە. سپاس دەکەین دکتۆر ئاوات ساڵح و دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف سپاسان دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان